بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتیوی بە بەرنامەیەکی دیکەی کرێکارەوە بە یەکەوەین. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو حکوومەتی ئێران دەستی داوە دروستکردنی بەنداوگەلێک لە کوردستانی ڕۆژهەڵات کە هەر بەو هۆیەوە هەلی کار بە شێوەی کاتی ڕەخساوە بۆ کرێکارانی ناوچەکە، بەڵام بەداخەوە هەر لە سەرەتای دەستپێکی دروستکردنی ئەو بەنداوانە دەیان ڕووداوی قەرەبوو نەکراو پێش هاتووە بۆ ئەو کرێکارانە. پاش بیستنی هەواڵە کرێکاریەکان بۆ درێژەی باسەکەمان لەگەڵ میوانی بەرنامەکە دێمەوە لاتە. غاڵب حوسێنی ڕەوانەی زیندان کرا. غاڵب حوسێنی چالاکی کرێکاری بۆ تێپەڕکردنی سزای 6 مانگ زیندان خۆی بە زیندانی ناوەندی سنە ناساند. بەپێی هەواڵی کومیتەی هاوئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، ئەو چالەکە کرێکاریە کە لەلایەن لقی 4 بەڕێوەبەرایەتی سزا لە دادگای سنە ئەو سزایی بەسەردا سەپاوە بۆ تێپەڕکردنی سزاکەی خۆی بە زیندانی ناوەندی شاری سنە ناساند. غاڵب حوسێنی لە ڕێکەوتی 29 ڕەشەمەی 1391 دەست بەسەر کراوە و ماوەی 2 مانگ لە ئیدارەی ئیتلاعاتی سنە لەژێر لێپرسینەوەدا بووە و پاشان بە دانانی بارمتەی 150 میلیۆنی بۆ ماوەی کاتی ئازاد کرا. ناوبراو لە دادگای سەرەتایی لەلایەن لقیەکی دادگای ئینقلاب بە تاوانی ئەندامبوون لە کومیتەی هاوئاهەنگی سزای 1 ساڵ زیندان و بە تاوانی پروپاگەندە بە دژی ڕژیم بە 6 مانگ سزای تعزیری و بەگشتی سزای 18 مانگ زیندانی بۆ دیاری کرا کە لە دادگای پێداچوونەوە ئەو سزایە بۆ 6 مانگ کەم کراوە. گیان لە دەستدانی کرێکارێک بەهۆی لێدانی هێزەکانی سەر بە شارەداری تاران. یەکێک لە هێزەکانی سەدی معبەری شارەداری کە نەیویستیوە ناوی ئاشکرا بکرێت ڕایگەیاندووە زۆربەی هاوکارانی لە کاتی جێبەجێکردنی ئەرکە پێسپێردراوەکان ئامرازێک وەک باتۆم، پەنجە بۆکس و گازی فرمێسگڕێژیان پێیە. بەپێی هەواڵەکان شۆناسی پیشەیی بکوژرانی عەلی چراغی، کرێکارێک کە ڕۆژی پێنجشەممە 23 گەلاوێژ بەهۆی لێدانی مەئمورانی سەر بە ناوچەی 4 شارەداری تاران کوژراوە، هێشتا دەرنەکەوتووە. برا و کوڕەکەی عەلی چراغی مەئمورینی گەشتی سەدی معبەر بە بکوژی ئەو کرێکارە دەزانن، بەڵام هاوسەرەکەی باز لە ڕۆڵگیری مەئمورینی بازیاف لە کوشتنی هاوسەرەکەی دەکات. یەکێک لە هێزەکانی سەدی معبەر بە هەواڵنێریە نێوخۆیەکان ڕایگەیاند ئێمە لەژێر چاوەدێری کۆمپانیایەکی پەیمانکاری سەدی کێشەی سەدی معبەرەکان چارەسەر دەکەین، بۆ وێنە میوەفرۆشەکان کە بە بڵینگۆ هاوار دەکەن یان کرێکارانی دەستفرۆشێک کە لە پراوێزی شەقامەکان کەلوپەلەکانیان دادەنێن سەدی معبەر دەکەن. ئەو دوکاندارانەی کە کاڵاکانیان لە پیادەڕەوی بەردەم دوکانەکانیان دادەنێن سەدی معبەر بە ئاژمار دێت. ئەو مەئمورەی شارەداری وتیشی شێوەی هەڵسوکەوتی هێزەکانی گشتی سەدی معبەر لەگەڵ شۆفیرانی میوەفرۆش و کرێکارانی دەستفرۆش جیاوازە. کۆمەڵێک لەو دەستفرۆشانە گوێ بە قسەکانمان دەدەن، بەڵام ئەوانەی کە گوێ نادەن تەسلیمی ساماندەهی ناوچەکەیان دەکەین. لە شێوازی سەدی معبەرەکان وێنە دەکێشین و بە ساماندەهی ناوچەکەی دەدەین بۆ ئەوەی لێپیچینەوەیان لێ بکرێت. میوەفرۆشەکان بۆ شێوەیە نین پەیمانکارێک کە کاری بۆ دەکەن زۆر پێبەندی ڕێساکانە، بە هەر شێوەیە کە لەگەڵ شۆفیرانی میوەفرۆش ئەگەر تێکەڵچوونمان ببێت لە سەرکار دەردەکرێن. ئەو مەئمورەی شارەداری سەبارەت بە هەڵبژاردننی کەسەکان بۆ وەرگرتنیان وەک مەئموری سەدی معبەر وتی زۆربەی پەیمانکارەکان وەک پەیمانکاری ئەو ناوچەیە کە ئەو کرێکارە گیانی لەدەستداوە کەسانی زەبەلاح بە مەبەستی ئەوەی کە توانێت تێکەڵچوونیان ببێت وەردەگرن، واتە خاڵی ئەساسی بۆ وەرگرتنی ئەو هێزانە زەبەلاح بوون بەهێز و ڕەزمی کاربوونە. زۆربەی مەئمورینی سەدی معبەر هەموو کات ئامرازێک وەک باتۆم و گازی فرمێسگڕێژیان پێیە بەپێی ئەوەی مۆڵەتی یاساییان بێت. نامەی یەکێک لە شایەت حاڵەکانی لێدانی کرێکارە دەستفرۆشەکە لەلایەن مەئمورینی شارەداری. یەکێک لە شایەت حاڵەکانی لێدانی کرێکارە دەستفرۆشەکە لەلایەن مەئمورینی شارەداری کە بۆ هۆی گیان لە دەستدانی ئەو کرێکارە سەبارەت بۆ پرسا نامەیەکی سەراوەڵای ناردووە بۆ هەواڵنێریە نێوخۆیەکان. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، کرێکارێک کە نەیویستووە ناوی ئاشکرا بکرێت نامەیەکی سەبارەت بە چۆنیەتی ئەو ڕووداوەی کە بووە هۆی گیان لە دەستدانی کرێکارە دەستفرۆشەکان ناردووە بۆ هەواڵنێریەکان. ئەو کرێکارە لە نامەکە داوای نووسیوە ئەبوولفەزل کوڕە 14 ساڵانەکەی عەلی چراغی لە پەنای باوکیدا وەستا بوو هاواری دەکرد کە لە باوکی نەدەن. کوڕە تا کاتێک کە باوکی لە پێشچاویدا بەهۆی لێدانی وەحشیانەی مەئمورینی شارەداری ڕەوانەی نەخۆشخانەکرا ئامادە بوو. لە نامەکەی ئەو کرێکارەدا هاتووە سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە 16 گەلاوێژ عەلی چراغی لەگەڵ ئەبوولفەزل کوڕە 14 ساڵانەکەی چوون بۆ یەکێک لە شەقامەکانی 196 ڕۆژاوای تێهران پارسی شەقامی ئیزەت پەنا کە مەئمورینی شارەداری
پێشیان پێدەگرن و تێکەڵچوون لە نێوانیاندا دێتە ئاراوە و لە کاتێکدا عەلی چراغی لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی ڕووداوەکان بە پۆلیسی 110 دەگەڕێنێتەوە، یەکێک لەو مەئمورانە بە پەنجە بۆکس لەسەری دەدات و ناوبراو دەست بەجێ لەسەر خۆی دەچێت و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. هەموو ئەم ڕووداوانە لە کاتێکدایە کە نزیک بە چەند خولێک پێشووتر مەئمورینی شارەداری عەلی چراغی مەزلومیان لە پێش چاوی کوڕەکەی ئەوەندە لێدا بوو کە کوڕە چیتر هێزێکی بۆ گریان و هاوار پێنەما بوو، باوکەکەشی هیچ دەسەڵاتێکی نەبوو جگە لەوەی کە ڕووداوەکان بۆ پۆلیس بگێڕێتەوە. بێکاری 1800 کرێکاری بافتی بەلوچ و دامەزراندنی زیندانیەکی 2000 کەسی لە بەرامبەر ئەو کارخانەیە. سەرۆکی کۆمیسیۆنی فەرهەنگی کۆمەڵایەتی شۆرای شاری ئیرانشار ڕایگەیاند فرۆشتنی کارخانەی بافتی بەلوچ بۆ بنیادی تاوانی ناجا بێکاری 130 کرێکاری بەلوچی بەدواوە دەبێت. بە پێی هەواڵەکان عەبدولناسر ئەمیریان بە هەواڵنێرێنێ خۆیەکان ڕایگەیاندووە بەهۆی کارکردی لاوازی بنیادی تاوانی ناجا لە کارخانەی ڕیستن و چنینی فەخری ئێران لە نێوان کرێکارانی بەلوچ باز لەوە دەکرێت کە بە بەڕێوەبەری نوێ دۆخی کارخانە چاک نەبووە و بەڵکو و بێکاری کرێکارانی بەدواوە دەبێت. ئەندامی شۆرای شاری ئیرانشار بە ئاماژەدان بەوەی کە لە 4 هۆڵی ڕستن، چاپ و تەکمیل و سەردخانە چنینی کارخانەی بافتی بەلوچ تەنیا 1 ساڵۆن ڕستن چالاکە و لە 1900 کرێکاری کارخانە تەنیا 130 کرێکار لە ساڵۆنی ڕستن کار دەکەن. ناوبراو وتیشی زیندانێکی نوێ لە بەرامبەر ئەو کارخانەیە دروست کراوە کە ئێستاکە 2000 زیندانی لە خۆ دەگرێت. لە کۆڵینەوەکان نیشانیان داوە کە بێکاری هۆکاری سەرەکی سەرهەڵدانی تاوانە. ئەو ئەندامەی شۆرای شاری ئیرانشار لە کۆتایی داوتی کارخانەی بافتی بەلوچ گرنگترین و تاقە کارخانەی ئیرانشارە. ئەگەر کارخانە کێشەکانی چارەسەر بێت بەشێک لە کێشەی بێکاری لەو ناوچەیە چارەسەر دەکرێت. بافتی بەلوچ ئامانجی ئەمنیەتی و ڕەخساندنی هەلی کاری هەیە. گیان لە دەستدانی کرێکارێکی بیناسازی بەهۆی ڕوخانی دیوارەوە. کرێکارێکی بیناسازی لە کاتێکدا بە پیکۆر سەرقاڵی کونکردنی دیوارێک بوو، دیوارەکە دەڕوخێت بەسەریدا و بۆ هۆیەوە گیانی لەدەست دەدات. بە پێی هەواڵەکان ڕۆژی پێنجشەممە 23 گەلاوێژ کرێکارێک بنیاسازی بە ناوی ڕەزا زین عەلی لە کاتی کونکردنی دیواری یەکێک لە بیناکانی پرۆژەی مهر لە شارۆچکەی قیرۆکارزین دیوارەکە دەڕوخێت بەسەریدا و گیانی لەدەست ئەدات. لە لایەکی دیکەوە ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ کرێکارێکی کانگا بە ناوی ئیبراهیم ڕەحیمی کە لە سەروبەندی خانەنشینکراویدا بووە بەهۆی بەربوونەوەی بەرد لە کانگای بەردی جوانکاری ئاسۆ گیانی لەدەستدا. بەوتەی شایەت حاڵەکان هەموو دەم کرێکارانی کانگای ئاسۆ بەهۆی دواکەوتنی هەغدەستەکانیان ناڕزایەتیان دەردەبڕی، بەڵام هەرکات لە ئیبراهیم ڕەحیمی پرسیاریان کردووە کە بۆ ئەو هەموو دژواریە قبول دەکەیت، لە وەڵامدا وتوویە تەنیا چەند مانگی دیکەم ماوە کە بیمەکەم ساغ بێتەوە و خانەنشین بکرێم. ئەو ڕووداوە لە حاڵێکدا بوو ئەو کرێکاراتوەتە ئاراوە کە تەنیا 6 مانگی مابوو بە شێوەی فەرمی خانەنشین بکرێت. یەکگرتووی کرێکاران بووە هۆی بەرگرتن لە داخستنی پرۆژەی بەنداوی بنیەری مەریوان. کرێکاران ملکەچی بڕیاری خاوەنکار سەبارەت بە ڕۆیشتنیان بۆ مەرەخەسی زۆرەملی نەبوون و یەکگرتووییان پێشی بەداخرانی پرۆژەی بەنداوی بنیەر گرت. بەپێی هەواڵی کومیتەی هاوئاهەنگی بۆ یارمەتیدان بە پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان پاش ڕاگەیاندنی داخرانی پرۆژەی بەنداوی بنیەری مەریوان لەلایەن خاوەنکارەوە ئەو کۆمپانیایە بە بیانووی نەبوونی بودجە، کرێکاران بەخواستی خاوەنکار سەبارەت بە ڕۆیشتنیان بۆ مەرەخەسی زۆرەملی گوێیان نەداوە و بە یەکگرتووی و هاوپشتی خۆیان بەریان بەداخستنی ئەو کۆمپانیایە گرت. کرێکارانی ئەو کۆمپانیایە پاش 3 ڕۆژ کۆبوونەوەی ناڕەزایەتی خاوەنکاریان ملکەچ کرد کە دووبارە چالاکیەکانی ئەو کۆمپانیایە دەستی پێ بکاتەوە و حەقدەستی مانگانەی خاکەلێەوە و گوڵانی ئەمساڵیان بخاتە سەر حسابە بانکیەکانیان و لە ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ بگەڕێنەوە سەر کارەکانیان. جێگەی ئاماژەیە خاوەنکار هێشتا جەژنانە و دەستخۆشانەی ساڵی 92 هەروەها حەقدەستی مانگانەی جۆزەردان و پوشپەڕی ئەمساڵی کرێکارانی بەنداوی بنیەری مەریوانی پێیان نەداوە. خوێنی کرێکارانی ئەسەلوویە بەهۆی پیسبوونی ناتوانرێت بە کەس ببەخشرێت. دەروونناسێکی پیشەیی و کارناسی باڵای ئیمەنی سەبارەت بە مەترسی هەڵمژینی هەوای پیسی شوێنەکانی کار لە ناوچەی پارسی جنوبی بۆ تەندروستی دەرونی و جەستەیی کرێکارانی ئەو ناوچەیە هۆشداری داوە. بە پێی هەواڵەکان غوڵام حوسێن عشقی سەرهەڵدانی نەخۆشی گەلێک وەک ئۆتیسم یا دەرخودماندگی بە هۆکاری پیسبوونی هەوای ئەو ناوچەیە دەزانێت و دەڵێت
ڕێکخراوی گواستنەوەی خوێن لە بەخشینی خوێنی کرێکارانی ناوچەی تایبەتی پارسی جنوبی خۆی دەبوێرێت. ناوبراو لە تێبینی سەبارەت بە پیسبوونی خوێنی کرێکارانی ئەسەلویە وتی دیۆکسیدی گۆگرد لە هەوا کە لە دووکەڵکێش و ئاوردانەکانی پاڵاوگە دێتە دەرەوە بە هەڵمە پیشەیەکانی بڵاوەبوو لە کەش کە هەڵگری زەڕاتی ئاوا تێکڵاو بووە و ئەسید سولفوریکی پێکێناوە. بە هەڵمژینی ئەو مادەیە لە فیلترەکانی لووت تێپەڕ دەبێت و دواتر تێکڵاوی خوێن دەبێت کە مەترسی زۆری بەدواوە دەبێت. ئەو کارناسە ئیمەنی و تەندروستیە شوێنیکا لە درێژەداوتی کاتێک پرۆژەی ئەسەلویە کۆتایی پێبێت یان ئاستی کار کەم بێتەوە کرێکاران دەبێت سەرجەم داهاتی خۆیان کە لە ڕێگەی کارکردن لەو ناوچەیە بەدەستیان هێناوە بۆ دەرمانی خۆیان بەکاری ببەن. 90% کرێکارانی ورمێ ئەمنیەتی پیشەییان نییە. 90% کرێکارانی یەکە بەرهەمێنەرەکان و بەشی خزمەتگوزاری لە ورمێ بە گرێبەستی کاتی و بەبێ ئەمنیەتی پیشەیی سەرقاڵی کارن. بە پێهێواڵی هێرانە ناسر نەورۆزی سەرۆکی کانونی هاوەهەنگی شورای ئیسلامی ڕایگەیاندووە ئێستاکە لە ورمێ ئارزا زیاتر لە ئاستی هێزی کار بوونی هەیە تاکو ڕێژەی کرێکاران بەتایبەت کرێکارانی گرێبەستی ڕۆژ لە دوای ڕۆژ لەو پارێزگا پەرە بستێنێت. پەرەدان بە گرێبەستە کاتیەکان بووە هۆی ئەوەی کە ژمارەیەک لە خاوەنکاران لە پارێزگا و لە سەرجەم ئێران زوڵم لە کرێکاران بکەن و گەڵاڵەی باشترکردنی گرێبەستە کاتیەکان دەبێتە هۆی ئەمنیەتی پیشەیی کرێکارانی گرێبەستی کاتی لە پارێزگا وڵاتدا. ناسر نەورۆزی لە درێژەدا ڕەخنەی لە نوێنەرانی مەجلس گرتووتی چاوەڕوانمان دەکرد کە نوێنەرانی مەجلس گەڵاڵەی باشترکردنی گرێبەستە کاتیەکانی کار لە مەجلس پەسەند بکەن و بە کۆیلەبوونی مرۆڤ دژی مرۆڤ کۆتایی بێنن. ناوبراو جەختی کردەوە لە ئەگەری نەگۆڕینی بنەماکانی ڕێخستنی پەیوەندیەکانی کار ئەوە کرێکاران دۆڕاوی سەرەکی ئەم گەمانن. بینەرانی بەڕێز بۆ درێژەی باسەکەمان لەگەڵمان بن. هەر بۆ شێوەی لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێ کردووە کۆماری ئیسلامی دەست لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دەستی داوە دروستکردنی بەنداوگەلێک لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بە شێوەی کاتی هەلی کار ڕەخساوە بۆ کرێکارانی ئەو دەڤەرە. بەڵام بەداخەوە هەر لە سەرەتای دروستکردنی ئەو بەنداوانە دەیان ڕووداوی دڵتەزین و قەرەبوونەکراو بۆ ئەو کرێکارانە پێش هاتووە. هەر بەم بوونەوە لەسەر بارودۆخی کرێکارانی بەنداوەکانی کوردستانی ڕۆژهەڵات میوانداریەتی کاک ئەشکانی کەریمی هاوکاری ڕۆژهەڵاتیمان کردووە. هاوڕێ ئەشکان زۆر بەخێر بیت. زۆر سپاس کاکمەدگیان. هاوڕێ ئەشکان ئێوە وەک شاید حاڵێکی بارودۆخی ئەو کرێکارانە کە لە بەنداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا کارەکەن بە تایبەت ناوچەی هەورامان کە خۆتان یەکێک لە نیشتەجیانی ئەوێ بوون لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەند حاڵەتی وەها بۆ کرێکارانی ئەو بەنداوگەلە پێش هاتووە کە زیانی گیانی بەدواوە بووە تا گیانیان لە دەستاوە لە بەهۆی ئەو ڕووداوانە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ میوانداری جەنابتان و سپاس بۆ ڕۆژهەڵات تیڤی کارمەندانی پێش کامێرا و پشت کامێرا. عەرز بە لە قسمەتانە پێشەوەیکی من وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بەمەوە ئەمەوێ ئاماژە بە چەند مۆزوعی بکەم بە کورتی ئەڵبەتە. مەبەستی دروستکردنی بەنداوەکانی کوردستان و ئێران بەگشتی ئێران ئێمە بخێنە لاوە چا دوای ئەگەینەوە سەری بەنداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان با بڵین دیارە بە فەرمایشەکەی جەنابتان هەلێکی کاری کاتی ینی وەختی بۆ ڕەنگە بۆ هەنێک لە خەڵکی خۆجێی و خەڵکی ئەو ناوچانێکی وا سەدەکانی تیا دروست دەکرێت ڕەخسا بێت ئەویش نە بە سوورەتی گشتی چون بەڕاستی من خۆم وەکو خۆم ئاگادارم زۆربەی سەدەکانی کوردستان خەڵکی غەیرە بوومیان زۆرترە تا خەڵکی بوومی. مەسەن بۆ نمونە من خۆم چەند مدەتێک لە بەنداوی داریە نابووم سەدی داریە نابووم بە چاوی خۆم ئەمبینی ئەگەر ئێمە با بڵین ڕاستە لە ناوەڕاستی ناوچێکی هەورامی نشینایە سەدی داریان با بڵین بەڵام بەداخەوە بینین خەڵکێکی عەرز بە لە قسمەتانە غەیرە بوومی وەکو لە شارەکانی تری با بڵین ئێرانەوە مەبەستم کوردستان نییە ئێرانەوە هاتوونەتە ناو
ئەو بەندا و سەردانە ئەمە دیارە فقط بۆ من باتەج بە شرۆڤەکردن و پرسیارەکانم لە برادران لە سەدەکانی کە من ئەوم بۆ دەرکەوت کە خەڵکی غێربوومی زۆرترە لەوێ وەکو کار و شتاکە سبال بە پرسیارەکەی جەنابتان بڵێ ئەگەر ئێمە زۆر نەڕێنە دواوە وەکو لە سدی گاوشانی شاری کامێرانەوە دەست پێ بکەن نزیکی شاری کامێرانەوە نێوان بینی شاری سنە و کامێرانەوە بڵین ئێمە لەوێ شایدی بە ڕۆژانەش ئێستا تەنانەت ئێمە شایدی هەنێ ڕووداوی بەرحەڵ گیان لە دەستدانی هاوڵاتیانمانن وەکو بنەماڵی ڕەحیمیەکان بەهۆی ئەوەی کە بەرحەڵ پێم وابێ بیرێکیان هەڵکەند بوو بۆ ئێدامەدانی کارەکەیان ناڕاستەوخۆ کەوتبووە ناو بیرەکەوە و جێگەی پرسیار ئێستا ئەوەیە ئێستش کە نزیکەی 10 ساڵ لەو کارەساتە تێپەڕە بێت و ئەگوزارێت ئەبینین حکوومەت و بەرپرسانی ئەو سەد و بەنداوە هیچ بەرپرسیارەتێک هیچ وەڵامێکیان بۆ خانەوادە نەداوەتەوە یا هەر برادرێک ترمان لەوێ کاک ناسر بوو پێم وابێ ئەگەر بە هەڵە نەڕۆشت بێتم ئەویش هەر بەهۆی ڕووداوێکی ئەوە تووشی قەتع نوخاع بوو ئەمە سەدی گاوشان بۆ وەڵامی ئەوەش کێ بەرپرسیار ئەوە ئەرستانەکەم بەڵام ئەوە بوو ڕاندە لۆدرێک بوو کە لۆدرەکەی هەڵگەڕابووە و جێبەجێ گیان لە دەستدا بوو لە سەدی گاڕانی مەریوانە ئەرز بە لە قسەمتە بینەوە بۆ سەدی داریان ئەو بوو تقریبا ساڵی پارێکە بوو یعنی 2013 یا 92 با بڵێن هەتاوی خۆمان لە کاتی کارکردنی ناوەخت یعنی تۆ کاتی تەمان کاری بەندا و سازی کارێکی زۆر قورسە زۆر ینی یەکێ لە کارە پڕمەترسی و قورسەکانی جیهان ئەژمار کراوە ئەوە بوو لە کاتی نیوەشەوە پێم وابێ 12 تێپەڕی بوو ماشینێکی غەلتەقیا پێم بارمتەیە بڵێ ئەچێتە دوودانەکرێکاری خەڵکی هەر منتەقەی هەورامان و شاری نۆتشە ئەو ماشینە ئەچێتە سەریان و بەداخەوە گیانیان لە دەسەدەن بەڵێ سپاس هاوڕێ ئەشکان بەپێ ئەمارە ڕسمیەکانی خودی حکوومەتی کۆماری ئیسلامی ڕۆژانە لانی کەم 7 کەس لە سەرانسەر شارەکانی ئێران بە گشتی بە کوردستانی ڕۆژهەڵاتیەوە 7 کرێکار گیانیان لە دەستدن بەهۆی ڕووداوی کاریەوە تاوانباری سەرەکی لە هەمبەر گیان لە دەستدانی ئەو کرێکارانە کییە خاوەن کار و حکوومەت چه ڕۆڵێک لەو بوارەوە دەگێڕن بەڵێ زۆر ڕاستە دیارە هەر کارێک هەر ئینسانکە ئەچێتە شوێنێکی کارەوە دیارە ستانداردبوونی شوێنەکە و ئەو ئیمکاناتێکی وا بۆ دابین ئەکرێت بۆ پێشکەشکردنی ئەو سەنعەت و کاریەی ڕۆڵی سەرەکی ئەبینێت بۆ نمونە تۆ بەفەرز ئەچیتە شوێنێکەوە لە شوێنێکی کاریگەریەوە کارەکەیت ئایا ئەگەر ئەو ساختمانە ئیمکاناتێکی ئەوەڵیەی نەبێت وەکو بەحاڵ ئیمکاناتێکی ئیسراحەتی و خۆ شۆستن و ئەوانە تەبعاً تۆ کاردانەوەی ئەبێت لە ئەنجامی کارەکە کار ڕۆژانەکەی شتاکێت و بە ناوی کرێکارەوە ڕۆشتی بووە بەداخەوە من ئاگادارم وەکو جنابتان شارتان بفەرموو لە بەنداوەکانە ئەو شتە بەڕاستی بە ڕێژێکی زۆر کەم بە دەرسەدێکی زۆر کەم وەکو لە خزمەتی کرێکاران بوون بەڵێ کێ تاوانبارە من ئەمەوێت ئەم بابەتە بە دوو بەرحەڵ وەڵام شی بکەمەوە یەکەم دیارە خۆ حکوومەت دیارە بەرپرسان بەڵام دووهەمیشی خودی کرێکارەکان تێگەی بۆ نمونە من ئاگاداری ئەم مدەتە بووم بەنداوی بنیەری مەریوان بەرحەڵ دەستیاندا بووە اعتراز و دەستیاندا بووە خۆپیشاندان و بەرحەڵ مانگرتن لە کار لەبەرەوەیکە معاشەکانیان حقوقیان پێ نەدراوە پوڵیان پێ نەدراوە ئیمکاناتێکی ڕەفاهی باشیان بۆ نەڕەخساوە باشە بۆ ئەوەی عرزەکەم کە کرێکارن خۆشیان تەسیربارن بەداخەوە میکانی وەکو قاموس وەکو فەرهەنگی کاری حکوومەتی کۆماری ئیسلامی بەو جۆرە دایان ڕشتەوە چیزێکی کامەڵە میکانیزمە شۆدەیە کە تو کرێکاران بچۆسێنەوە یعنی جۆرێک
ئەو ارتباتیان لەگەڵیان بێ وەکو کارفەرما و کرێکارەکان جۆر ارتباتیان بەیەکەوە ببێت کە عرضم کردی میکانیزمە شۆدە ئەوان نەتوان ینی وەکو بیان چۆسنەوە بمانای کەلیمەی کوردی خۆمان ینی نەهێڵن سەر دەربێنن نەهێڵن ئەوە نیازمەندیان بکەن بە کارەکە بە کەمترین حقوقێکی نوعیەوە کە پێویستیان بە ئەوان ببێت و نەهێڵن بە جۆرێک عرضم کردی سیستمەکە داڕژراوە بۆیان کە هیچ ئاعترازێک نەکەن ئەگەر ئاعتراز بکەن لە کار دەرەکرێن ئەگەر ئاعتراز بکەن بەرحەڵ هیچ ئیمکاناتێکیان پێ نادرێت بێکار ئەکرێن بێپوڵ ئەکرێن و ڕەنگە لەلایەن ساحبکارانیشەوە سکاڵایەکیان بۆ تۆمار بکرێت ئەمە مۆزوعێکێتی وەکو مۆزۆی ئەسلیش ئەمە من لە پراوێز عرضم کرد مۆزوع ئەسلیش بەڵێ خۆدی کرێکاران خۆدی عفۆن خاوەنکار بەڵێ خۆدی خاوەنکار خۆدی بەرپرسانی ئەو شرکەتانەوە بەتایبەت بەنداوەکان ئەوان بەرپرسیارن بۆ نمونە من برادێکم هەیە هەر خەڵکی لای خۆمانە نزیکەی 3 ساڵ لەوێ ئیشی کاری کردووە بەبێ یەک هیچ بیمێکی پێ اختصاص نەدراوە خب ئایا کارێکی قورس وەکو بەنداو سازی من لێەوە پرسیارەکەم بۆ لە بینەرانی خۆشەویست یعنی ئایا پێویستی لە زۆربەی شغڵەکانی تر ئایا پێویستی بە بیمەکردن نییە کە تۆ هەر کاتێک و هەر لەحزێک خەریکی لەگەڵ مەرگی خۆتان مبارەزە ئەکەیت یعنی تۆ بە فەرز بۆ نمونە تونێلێک لێ ئەدەی هەر کات احتماڵی ڕوخانی ئەو تونل و ئەو شتە هەیە و نمونێش بینیمان وەکو بۆ نمونێش مۆردی تریش سپارت بە پرسیارەکە یەکەم تانیسا هاتەوە بیرم داوای لێبوردنەکەم ئەوە بوو ماشینی گواستنەوەی کرێکارەکان لە شاری پاوەوە بۆ هەربەنداوی داریان ئەوە بوو ساڵی پارێکە بوو بڵێ ئەوانش 7 کەسیان گیانیان لەدەستداوە تا ئێستەیش کە ئەمڕۆیە من لە خزمەتانم من ئاگادارم هیچ گونە قەرەبوو هیچ گونە بەرحەڵ جوابدانەوەی لەلایەن بەرپرسانی سەدی داریانەوە و لەلایەن بەرحەڵ پارێزگای کرماشانەوە و بەرپرسانی ئەو سەدەوە هیچ وەڵامێک نەدراوەتەوە 7 کرێکەرگیانیان لەدەستدا بەهۆی ناسەندادبوونی ڕێگەکە و بەرحەڵ ئەو ئۆتۆمۆبیلی گواستنەوەیانەوە دانانی دەورەگەلێکی فێرکاری بوو ئەو کرێکارانە و هەروە دابینکردنی کەرەستەی پێویستی ئیمنی لەو خاڵانە نین بە لە ڕوانگایەوە کە دەبێت خاوەنکار و بەرپرسانی پەیوەندیداری حکوومەتی بۆ کرێکارانی دابین بکەن بەڵێ بە دڵنیایەوە عرضم کردی بەرحەڵ بوونی ئەو ئیمکانات و تەجهیزاتە لە هەر کارێکە و تۆ یعنی وەکو خزمەتکردن وەکو دانانی ئیمکانیات طبعا ڕۆڵێکی زۆر سەرەکی ئەبینێت بۆ بەرحەڵ ئەنجامدانی ئەو کارە و باشتر ئەنجامدانی ئەو کارە و پاراستنی طبعا گیانی ئەو کرێکارانیشە من خۆم عرضم کردی دیارە من ماوەیەکی زۆر کەم لەو سەدەیا بووم بەڵام لە ڕێەوەیکە من خۆم خەڵکی ئەو ناوچەیەم و بە ڕۆژانە شتۆڤەی ئەو بابەتی کرێکارانەکەم لەوێ ئەبینم نەخێر بەڕاستی ئەو کاتێکی وا من ڕۆشتم عرضم کردی وەکو نمونونەکانیش بارێزە عرضم کردی هەرم تەسادفی ئۆتۆمۆبیلە هەر ئەو گیان لە دەستدانی ئەو دوو کرێکارە و لە سەدەکانی تریشکێ پێشتر ئشارەم پێ کرد طبعا ئەوانە ئەو ڕاستیە مامودڕەکەن کە نەبوونی ئیمکانات و نەکردنی ئیمکانات یعنی دابین نەکردنی ئیمکانات لەلایەن خۆدی ساحبکارانەوە دیارە خۆ بەمە فقط مەبەستێکی اقتصادی بۆ خۆیان هەیە دیارە ئەوان بە ڕوانگەیەکی استثمارەوە تماشای کرێکاران ئەکەن ئەنا ئەبێت دابین بکرێت دیارە لە قانونە لەسەر کاغەزە زۆربەی لەو کارفەرمایانە تاحۆ دەدەن بەڵام تەمان ئەو شرکەتانە یەکەم سەر بەسپای پاس دەران زۆربەی هەرە زۆریان ئەوانەکیەوە بەتایبەت لە کوردستان ئەمنەوە ئاگادارم بەدەستی خۆیانە قوربان هیچ ئیمکاناتێک دانان و هەر کەسیش اعتراض بکات وەکو بۆ نمونە مانگی پێما ئۆردیبهشت بوو ئۆردیبهشتی ئەمساڵ بوو کرێکارانی هەرەو بەنداوە ئەترازێکیان کردبوو 300 نەفەریان ئەخراج کردبوو بەبێ هیچ گونە چون شکایەتیان کردبوو ئێستش تا ئێستا من لەگەڵ برادێکە قسەم کرد چەند شەوی لەوان پێش وتی هیچ جوابێکیشمان نەدەنەوە چین بۆ دادگای پاوە و ئەو شوێنانە دابین نەکردنی ئیمکانات بەڵێ نەدانی ئەمە ئیشارە بە مۆزوعێکی تریشکەم ئەگەر ئیجازە بفەرمووی هەر ئیمکاناتە من پێم وابێت ئەو دانی حقوق و یارمەتیش وەکو پوڵ ئەویش زۆر دۆرە بینێت ئەو بوو خەبەرکرێکاریەکان لەم ماوەی ڕابردووە ئێمە پێمان گەیشتووە
وەکو بوون تەواوی سەدەکان نەتەنها سەدی داریان تەواوی سەدی گاڕان سەدی نازانم ئەو سەدەکانی تری کوردستان بووە 11 مانگ 10 مانگ 11 مانگ 500,000 تمەنیان دەریافت کردووە. خۆ ئەو 500,000 تمەنە من نازانم زۆر سوعالە ئینسان بە 500,000 تمەن چۆن ئەژی و من پۆشی تەکی دەکەمەوە سەر ئەوە کە ئەو مێکانیزمە بوونی چۆسانەوەی کرێکاران لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە ئالێرە بۆمان دەرەکەوێت ئەمە شعاریش نییە ئەمە بۆمان سلراوە من پێم وابێ بۆ زۆر بێ خەڵکیش سەرراوە ئەنا تۆ وەکو خانەوادێکی سێ چوار کەسی 500,000 من 11 مانگ دەریافتی ینی تۆ تقریبا مانگێک ڕەنگە 15,000 بکات واقعا 15,000 بەشی چی ئەکات ئەگەر واقعا ئەو چۆسانەوە ئەو ئستسمارە نەبێت لایەن ئەوانەوە. بڵێ لایەنێکی تری مۆزوعەکەەوە تا خەڵکی خۆجێی ئەو ناوچانەکە ئەو سەدانەیە و بەنداوانە تیا دروست دەکرێت چه قازانجێکیان بردووە لە دروستکردنی ئەو سەدانە یا واتە چه زیانێکیان بەرکەوتووە بە هەر لایەکە شرۆڤمانی بۆ بکەی سواسەکە تەمەناکەم دیارە هەلی کار بوو ئەبینی لە هەر کۆمەڵگایەکە ئەبینی بێکاری یەکی لە گرفتە سەرەکیەکان یەکی لە تەنگ و چەڵەمەکانی هەر کۆمەڵگایەکە و بەتایبەت ئەوڕۆی ئێران و بەگشتی کوردستان و بەگشتی ئێران ئەبینی باتەوەجە بە حاڵ و وەز ئەو بارودۆخی ئەوڕۆی سیاسەتی ئێران بەرامبەر بە دەرەکەوە بوونی ئەم بۆمگەل هەستەی و ئەوانە ئەبینی بێکارێکی زۆر زۆر بە ڕێژێکی زۆر زۆر بڵاو کردوتەوە وەکو ئەمارەکانیشمە بیسمان متەولدەکانی دەهەی شەزیانی دەهەی شەسیەکان کە ئەڵێن نزیکەی 40% لە بێکارەکانی ئێران پێک دێنن یعنی ئەو ئامارێکی بەڕاستی سەرسوڕهێنەرە تۆ ئەبینی مەسەل زۆربەشیان ساحبی مەدرک و دانشگاه ڕەفتن بەڵام ڕۆیان هێناوەتە بازارەکانی کار وەک بازاری کاری سیا بابێژین چون بەرحەڵەت چون بازاری کاری سیا تاریفی کاری سیا یەکی لەو تاریفانێکی وا هەیەی ئەوەیەکی تۆ کارێکی کاتیە هیچ تەزمینێکت نییە وەکو بەنداوسازیش دەقیقەن هەر ئەو حاڵاگرێتەوە ڕەنگە بۆ بەعزێک لە هاوڵاتیان کوردستان و بەگشتی ئێران بڵین هەلێکی کاتی ڕەخسا بێت بەڵام هەلەکە ئەخ بە چ سوورەتێکیش عەرزم کردی تو وەختێک نەبیمەت هەیە نە حقوق و معاشێکی بەرحەڵ بەردەوامت هەیە کە تۆ مطمئن بی لێ و تۆ هەر لەحزە خەریکی تە گیانی خۆتە خەریکی بازیەکە یعنی نازانی کە تۆ ئەمڕۆ ئەچیتە سەرکار ئایا کارەساتێک دێ بەسەر تا ئایا ئەمێنیت یا نامێنیت بە زبانێکی سادە ئەمە یەکی لە گرفتەکانە بەڵێ ڕەنگە هەر ڕەخسا بێت بە سوورەتێکی کاتی بەڵام ئەمەش گرفتەکانیەتی وەکو عەفو ببورن وەکو ئاسیبەکانیش من ئەمێ ئیشارە بە مۆزوعێک بکەم کارگمەنتێکی ئیجازەم بفەرموویت تاثیراتی ژئۆپۆلیتیکی و جوغرافیایی و بەرحەڵ زیست مۆحیتی سەدسازی لە کوردستانە ئێمە بۆ تەواوی دنیاش دەرکەوتووە کە کوردستان شوێنێکی ئاوەدان شوێنێکی سەرسۆز زنجیرە چیاکانی زاکرۆس یەکێ لە بەرهەمهێنەرترین مەحسوڵاتی کشاوەرزی ئەتوانێت بەرهەم بهێنێت و باتەوەجە بە جەو ئەو هەوای بارانی و نیوە بارانی یان بابژم کوێستانی کوردستان ئەبینی تۆ کشاوەرزێکی باش ئەتوانێت بەرهەم بێنێت وەکو دابینکردنی بەشێک لە اقتصادی هەر وڵاتێک ئەبینی کە ئیسە وڵاتی ئەمریکا گەورەترین اقتصادی لەلایەن کشاوەرزیەوە هەیە بە پێی ئامارەکانی کە خۆیان دەریان خستووە ئەبینین بە سەدسازی کوردستان من ئەتوانم ئاماری ئەوەت پێ بڵم کە لایەنی کەمەوە حدێقل 100 دانە گوند و دەهات و ئاوایی لە بین چوون و خەڵکەکانیان بە زۆر ینی بە زۆرەکەمە بەست ئەوەیە کە تو وەختێک سەدێک خەریکە دروستە بێت لەبەری ماڵەکەتان ژیانت پێ ناکرێت کشاوەرزیەکەت تێک چووە بڵێ دامداریەکەت پێ ناکرێت وەکو جاران مەجبور هێنا هاتوون بۆ شار و یا بۆ شارشکێکی نزیکتر کێ لەبەر ئەوە نەبێت و بەحسێکی زیست محیتیش ئەو هەموو سروشت و جوانێکی کوردستان هەیەی ئێمە لێمان تێک چووە هەروواکە عەرزم کردی مەسەلەن بە هێکتار ئێمە زەمینی کشاوەرزیمان بووە لە سەدی گەڕان و لە سەدی گاوشانی کامیارانە کە ئێستا چووە بە قەرەبوویکی زۆر زۆر کەمەوە مەسەلەن بۆ نمونە من ئاگاداری ئەوە هەم کە باخە
مەڵکەکانی هەورامان کە باخە هەنارە و باخە گوێز و بەرحەڵ وەکو بەرهەمەکانی هەورامان بینەران خۆیان شارەزان ئەبینی تۆ باخێکی 3000 متری بە بەرهەمێکی حدێقەن ساڵانە 10 ملیۆن تمەنەوە با بڵێم من خۆمەمە خزمێکی خۆمانە بەڕاستی ئەم بینی کە گوێزەکانی بە ئارز لە قسمەتە هەنارەکانی وە ساری سوود و بەرهەمەکانی تری بە 7 ملیۆن تمەن لیان کراوە ئەمە یەک مۆرد نییە مۆرد گەلێکی ترە وەکو لە ئاوایەکانی ڕوارە ئاوایەکانی داریانە قوربان ئاوایەکانی بڵبەرە بە هەمان شێوە وەکو بۆ دروستکردنی ئەو بەنداوی بە پێوە هەواڵانەی کە بەدەستێمە گەشتەوە هەواڵ و زانیاریانە باز لەواکەن کە ئەو کارناسانەی کە تێن نرخەکان دیارەکەن بۆ زەوی زارەکان هەر لە نزیکانی کاربەدەستانی دەوڵەتی و خاوەنکارەوە بەڵێ بەدڵنیایە وایە ئارزم کردی وتم سەدەکانی کوردستان من بە ئەو پڕی دڵنیاوەتوانم بڵێم کە وابەستە بە سوپای پاسداران سوپای پاسدارانش ئەزانین کە ئەمڕۆ بووەتە قوتبێکی زۆر گەورەی اقتصادی ئێران بەگشتی ئەبینین لە زۆربەی شوێنەکە تەنانەت لە باشووری کوردستانیش سەرمایه‌گوزارییان کردووە سەرمایه‌گوزاری اقتصادیان کردووە بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئەبینین لە وڵاتەکانی تورکیا و قبرسیش بەشێک لە قبرسیان وەکو سەرمایه‌گوزاری لەوێ سەرمایه‌گوزاریان کردووە زۆربەی وڵاتەکانی تر بەڵێ دەستیان هەبەیەکە و ئەمە بەدڵنیایەوە من بۆ من ئارستانکەم ئێمەی کوڕی فەقیر و هەژار کە چوین بۆ دامەزراندنی ئەو سەدانە وەکو کاریگەری کوڕێکی بەحاڵ لەگەڵ ڕێزمە بەحاڵ وەکو گەنجێک کرد لەوانەیە بێکار ببێت بەڵام منێکی سوپایی نەبوو منێکی بەحاڵ وابەستێک شتێک نەبووم لە شوێنێکی بچووکە شوێنێکی وەکو کاریگەرێکی سادە دامەزران بەڵام ئەو برادرێکیەوە بەرحەڵ نوعی وابەستگییان هەبوو هاتن بۆ سەدە من وەکو شاید حەڵک عەرزەکەم لە باشترین شوێنە دامەزرا نە تۆزی لێ ئەنیشت نە لەگەڵ مەرگە بازیە کرد مەسەلەن بۆ نمونە لە بەشێکی خەدەماتە لە بەشێکی بەحەڵ دەفتەرێکە دایان ئەمەرزان ئەبینی تۆ لە هەر سولەتێکەوە ئەمەشە لەوێش استثمارەکرێن بەڵێ کاگەشکان هەر بۆ شێوەیە کە بەڕێستان لە وەڵامی پرسیارەکانی پێشوودا ئاماژتان پێکرد کرێکارانی بەنداوی بنیەر پاش 3 ڕۆژ کۆبوونەوەی ناڕزایەتی دەربڕین توانیان کە ملکەجی خاوەنکار نەبرن و ملکەجی بڕیارەکانی ئەو نەبن کە لەسەر کارەکانی حازر نەون و نیوەی حەقدەستەکانیان پێ بدرێت ئەوی هەرچەند چەند مانگێ بوو کە حەقدەستیان پێ نەدرا و تانیان بە ئەترازێکی 3 ڕۆژە کە درێژەی خایاند هەم نیوەی لە حەقدەستەکانیان وەرگن و هەم بگەڕنەوە بۆ سەر کارەکانیان هۆکار چییە کە کرێکارانی باقی شوێنەکانی تر بە تایبەت ئەوانەی بەنداوەکانی تر بێژین هەر لە حرەکەتی لەو چەشنە ئەستفادە ناکەن بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆیان بەڵێ زۆر ڕاستە ئەگەر جەزم پێ بفەرمووی چی خۆیەتی من لێرە سپاس و پێزانینی خۆم ئاراستی خەڵکی مەریوان بکەم ببینین لە زۆربەی ئەو حاڵەتانێکەوە دێتە پێشەوە هەڵوێستی خۆیانیان هەیە هەرگوونە بەرحەڵ ئەبینن چه ئستثماری کرێکاری بێت چه زوڵمگەلێکی نەتەوەیی بێت یا هەرگوونە زوڵمهایەکی تر بەڕاستی جێ دەستخۆشیە ئەو هەڵوێستیانە ئەو بوێریانە لە سەرەتای بەرنامەکەشە من عەرزم پێ کردی وتم خۆدی کرێکاران وەکو نمونەیش ئەمە بۆمان ئەسەر مرێکی خۆدی کرێکارەکانیش تاوانبارن دیارە ئەو عەرزم کردی مێکانیزمە بوونی ئەو سیستەمەکی وەکو چەوساندنەوە من لەسەری سوورم با تۆش بەوەش خۆشم چەند ساڵێک کرێکاریم کردووە و جێگەی شانازی افتخاریشە بۆم لە ژیانمە ئەوەیە قوربان داواکاریەکان نایەڵن داوا بکەن چەوساندنەوەیان مێکانیزمە شۆدەیە تۆ عەرزم کردی تۆ محتاج دەکەن لەبەر ئەوەیە ئەبینین عەرزم کردی من ئشارەم پێ کردوتم تۆ ئەگەر ئەتراز بکەی ئەخراج دەکەن ئەتە کرێکاریش ئاوا لە ڕووی ئایدۆلۆژیۆ لەسەریانە کارەکەن کە تۆ ئەگەر ئەم کارە نەکەی لە برسیا ئەمریت ئاخر لە برسیا مردن لەوە زۆرترمان هەیە کە تۆ یان زەمان 500 تمەن دەریافت بکەی ئەمە لە چ قانونێکە هەیە نازانم بۆ عەرزم کردی کەچیت بۆ قانون و دادگا شکایەتەکەیت ڕەنگە 2 ساڵ بکەوێتە دواوە یانێ ئەوە ئەتهێنن و ئەدبەن چون هەموو کاربەدەستان خۆیانن ئەبینی تۆ یەکسەر کارەکە دواخن بەڵێ بۆ ئەکەن ڕەنگە نەفەریش بۆ بنێرن بەڵام بدون هیچ گونە جوابێک ئەمە یەکی لە گرفتەکانە لێرەشەوە من ئەگەر ئیجازەم پێ بفەرمووی
جێ خۆەتی داوا بکەین چیتر بەسێتی چیتر ئەو چەسەندنەوەی کرێکاران و نەدانی یارمەتی و بەرحاڵ نەبوونی ئیمکانیات و بیمە ئەوانە من پێم وابێ ئەبێ کرێکاران کۆدەنگ ئەچن هەر شوێنێکەوە وەکو شوێنێکی گشتی وەکو سەدسازی یا هەر شوێنێکی تر تەنان بینایەکی خانوویەکی ماڵێکی سادێشکی ئەچن کارەکەن دیارە سەرەتا فقط بەحسی حەقەدەس و ئەو مۆزوعانەیە بەڵام من پێم وابێ ئەبێ داوای ئەوە بکەن کە ئەگەر من لە ماڵەیە بە زمانێکی سادە عەرزەکەم ئەگەر من لە ماڵەیە کارێکم پێ هات ئایا ئەو ساحب ماڵە کێ منێ نوعی کارێگەر خەریکم تیا کارەکەم جوابگووی بەیانی من هەیە من محتاج ماتم بۆ کرێکاری من نیازم هەیە ڕەنگە نیازم بە نانی شەو ببێت هاتوون بۆ کرێکاری ئەزانی قوربان ئایا قانونی کار عەرزم کردی کرێکاران خۆیان کۆدەنگ ببن و بتوانن تەنان ئەگەر لە ماڵێکی بچووکیشە کارەکەن ئەو بیمەیانە بۆ خۆیان دابین بکەن چون تۆ شغڵەکە داوای شغڵێکی مەترسیدارە تۆ ئەچیتە سەر دەربەستێکی بۆ نمونە 6 طەبەقە ئایا کەویتە خوارە و بینەکەی شخصیە ئەو ساختمانە شخصیە ئایا ئەو ساحبکارە بەرپرسیارە نا بۆ نیمانە ئەبین لە زۆربەی وڵاتەکانی دنیا بەتایبەت وڵاتە سۆسیالەکانە ئەو مۆزوعانە هەیە تو یەکەم قەرارداد یەکەم پێم مفادی دوی قەراردەکەیانە دوایەوەکی حەقدەسەکان تاعینەکەن مفادی دویان ئەوەیەکی تۆ ئەم هەر گونە خەسارێکی گیانی جستەی هاتە سەر ئەم کرێکارە خۆی ئەو ساحب کارە و ئەو ساحب ساختمانە بەرپرسیارە ئێمە بەداخەوە ئەبین لە بەعزی شوێنە ئەو شتەمان نییە بەڵێ سپاس کاک ئەشکانی بەڕێز من لەم دەرفەتە کەڵک وەردەگرم و چون پرسیارەکانم کۆتایی پێهات بەڵام بە زاراوەی هۆرامی ئەمەوێت سپاسی جنابەت کرد و فرەفرە سپاس و کرد و کە چی بەنامە ئێمە بەشداری و کردە سپاسە کرد و کاکمادیگیان سپاس پێی وەخت و دەرفەتێکێک دا بە من تەنە یوالەرەنا بەرنامە یاگوێژ گرتەوەشەوە و تاوما چیوی خاص پشکەش و بینەرن ڕۆژڵاتیوی بەرنامە و کرێکاری کردمی سپاس پێ جنابەت سپاس بۆ تۆ بەڵێ بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتیوی بەم شێوە هاتینا کۆتایی ئەم دیدارێشمان بۆ پەیوەندیگرتن و هەناردنی هەواڵ و زانیاری بۆ بەرنامەی کرێکار دەتوانن لە ڕێگەی ئەو ئادرسە ئینترنێتیانەوە کە لە خوارەوەی شاشەی تەلەڤیزیۆنەکەدا هاتووە پەیوەندیمان پێوە بگرن هەتا دیداری داهاتوو ماڵەوە